حکوومەت بڕیاری داوەکەوە ڕێژەی لێبڕینی 121 کە لە مانگەکانی پێشوو لەسەر موچەی فەرمانبەران و هاوڵاتیان هەبوو لای ببات. واتە بۆ ئەم مانگە موچە بە کاملی دابەشەکرێت. من دەمەوێت بەرنامەیەم جارە لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم بزانم ئایا ئەمە وەکو دەستکەوت و موژدەیەکە بۆ خەڵک یاخود نەخێر حکوومەت دەبێت داوای لێبوردن لە خەڵک بکە کە موچەی مانگەکانی دیکەی بە کاملی پێنەداوە. باشە بۆچی بۆ ئەم بڕیارانەی کە پەیوەندی بە بژێوی خەڵکەوەیە ناگەڕێنەوە بۆ پەرلەمان؟ ئەی پەرلەمان ئەگەر لە بڕیارێکی واچانە نووسازا کە بۆ خەڵک و بژێوی خەڵک پەیوەندیدارە ئیش نەکا و قسەی نەبێت لە چ شتێکە حکوومەت و پەرلەمان دەتوانێت قسە بۆ هاوڵاتیان و بەرژەوەندی هاوڵاتیان بخوێنێتەوە. ئایا ئەم لێبڕینە ئەم موچە بە کاملی و لابردین لێبڕینە بۆ مانگەکانی دیکە بەردەوام بێت و موچە بە کاملی درێ یاخود نەخێر؟ لەگەڵ هاوڵاتیان قسە دەکەم زانەوە چی دەڵێن فەرموو لەگەڵمان. چەند سەعاتێ لەمە بەر حکوومەت بڕیاری داوە لێبڕینی موچە نەمێنێت. ئەمە دەستکەوتە بۆ حکوومەت یاخود پێت وایە ئەبێ داوای لێبوردنی لێ بکرێ بەوەی کە چەند مانگێکە خەڵک موچەی بە باشی نەدراوەتی؟ وەڵی حکوومەت ئاردووی خۆیەتی بیبڕێ بیات ئاردووی خۆیەتی. ئەمە وەکو پێت وایە ئەمە دەستکەوتێکی گەورە بێ بۆ حکوومەتیانی؟ وەڵی نازانم دەستکەوتی چییە؟ تۆ هەموو شتێک ئەمڕۆ ئیمکانیەتی حکوومەت هەیە ئەتوانی مانگی دوو موچەش بات، بەڵام کە نەیەت زۆر چیە تۆ دوای لێ بکات؟ بەڵام ئێمە دەبینین ئەم بڕیارانە لە وڵاتانی دیکە پەرلەمانەیدا، بەڵام حکوومەتی خۆمان بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان لێبڕینی موچەی دانا و ئێستا بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان لێبڕینەکەشی لابن. یعنی بۆ لێرە ناگەڕێنەوە بۆ پەرلەمان ڕاستەخۆ حکوومەت بڕیارەکە. وەڵی بڕە لای خۆیان ئەوە نازانم. ئەی پەرلەمان ئیشی چییە؟ نابێت پەرلەمان بۆ نمونە ڕێکاری یاسایی دابنێ بۆ پەرلەمانی خۆیانی حکوومەتە خۆیان بڕیارە هێن خۆیان ناشێنەر خۆیان. باشە پێت وایە ئەتوانن مانگەکانی تر بەبێ لێبڕین موچە بدەن یاخود بەزە مانگە؟ وەڵی شەرت نیە لەوانەیە تا سەر بێت لەوانەیە دوو مانگ نەبێت خۆیان باشتر دەزانن. ئەوە سیقەت پێیان هەیە تۆ بە حکوومەتی هەرێن کە بتوانن بازار باش بکەنەوە موچە بە کاملی بدەن؟ حکوومەت بێ بە ئارزووی خۆی چاکیەکات بە حیاتی وا چاک نەبێت، بەڵام نازانم ناوێ خۆ ئێستا موچەی خەڵک بدرێ ئەمە حەقی خەڵکە مافی خەڵکە مافی ئەو فەرمانبەرانەیە کە ڕۆژانە دەوامیان کردووە خۆ خاننشین بووم و ببوون و ماوەیەکی زۆر خزمەتی حکوومەتیان کردووە تاوەکو گەیشتون بەێر. باشە بۆ ئەی بە ساحبی هیندی یعنی کە قسەیەکە نایبەنە سەر بەس ئەوانە بۆ ئاهلی کە قسەیەکە نایبەنە سەر. مەگەر خۆیانی پێناوشترین نابێ گەر قسەی خۆیان نەبەنە سەر. وەڵی هەموو چۆن وایە ئەیدا نایکەن وەڵی ئەو خۆیان نەزانن. ئەوەی کە مانگەکانی تر بەبێ لێبڕین وەڵی ئیشەڵی هەتا سەر بێ یاخوا ئەم لێبڕینوسەنە هەر نەمێنێ، بەڵام کە بشی بڕن لە دەسەڵاتی خۆیانە دەسەڵاتی کەسانێنە کەس ناتوانێت بۆ ئەی بڕی یا بۆ نایبڕی لە دوێ من یەک حیزب نکاکە بە زۆرە ئایواری کە بۆ حزبەکانی تر بۆ جوان نانە جواب بۆوانی کە نانە جواب. حکوومەت سێلایانی سەرەکی تێدا؟ بەڵێ سێلای سەرەکی تیا بە ئیتیفاقی هەموویان شتە ئاکرێ لێبڕینی موچە نامێنێت. بە قەنەعەتی تۆ وڵاتی ئەمە دەستکەوتە بۆ حکوومەت یاخود دەبێت داوای لێبردن بکە لە خەڵک کە مانگەکانی پێشووی موچەی بە کامل؟ من حەزەکەم هەر نەیە بیات و نییە بۆ من وەیەکە. بۆچی؟ وەڵام من مەعاشخۆر نیم و لەبەرەوە. بەڵام ئێستا بۆ نمونە ئەم بەڕێزانە بەشێکی زۆریان ئیشیان لە ناو بازاڕە هەموو ئیشێویشان بەبەستراوە بە موچەوە. ڕۆژێ بە 15,000 پێگەن و باسی شێکی کە مەعاش نەبێ پارات نییە ئەو باسی شێکی. واتە هەمووی بەستراوە بە موچەکەەوە زنجیرە ڕابتە. کامیان ئیستامە دەستکەوتێکی گەورەیە بۆ حکوومەت کە ئێستا ئیمڕۆوەکو موژدە بە خەڵکیان. وەڵی نازانم نازانم. وڵاتانی دیکە دەبینین کاتێک بڕیارێکی لەم شێوازە درێ پەرلەمانەیدا ئەگەڕێنەوە بۆ پەرلەمان بەس لێرە ئەو وڵاتانە چی باسی چیەکە من لە شارە بوو نازانی کێ محافظە نازانی کێ کار بەدەست لە معمەلای ئیشەکەی نازانی کێ صاحب معمەلە. بەڵامی تو خۆ پەرلەمانیە بۆچی داناوە؟ بابان بەشەرن تۆ باسی چیەکە بە 1000 ساڵی ناگەر بێت
کەواتە پەرلەمان زیادە بۆ دایانناوە خۆیان ئێستا ناگەن ڕاستەکەن کارتێکی بانگ دروستکەنم بینەی بۆ چییە لە وڵاتان لە هەموو فەرعکاتیاتی ئەجی پارەی ئەو کارە بادی پارەی تەقاوت پێویست ناکات دوورکەوێتەوە کەڵەکەت ڕێوگا خەڵکی تیاب مێرێ مانگی پێش بینیمان لە هەموو ئەوە و پاشارە زان باڕاستی چێ یقامای مانگەکانی تر بتوان بەبێ لێبڕین موچە بدەن و بەم شێوە بۆ من نەفسی منەوە بیان و نێگۆگێک وایە لەبۆی کە بە تەرسیری دێگا معاش خۆر بێت کابرا مامۆستایە موچەی لێبڕن ئەسەکە حەقێنەوە ئەمە هیچ نییە حەقی خۆەتی ئەبێ بێنەوە تیەگەی کابرا پێشمەرگەی لێبڕ حەقی خۆی بێنە بەس دەستێتی چاکە بۆ خەڵگانی بازار جموجۆڵی تێکەیە هەم بۆ سایق پاسەکان کێمەی چەکەین ئیشمان باشە بێت تێگەی بژەی خەڵکی شاکە بێت ئێستا من دەزان جەنابتان کە پاسان پێە ئەو پارەی کە لە وڵاتی وەرەگرن ینی زۆر کەمە 500 دینار ئەم موچەیە کە بدرێت یاخود لێبڕی نەمێنێ کاریگەری هەیە لەسەر 500 دینارەکە لەسەر 500 دینارەکە هەرو خۆی خۆیە بەس ئێمە ئیشەکەمان باشتر بێت ئەو ساحەرەکە جۆمەجۆڵ زیاد بێ ئەگەر لە هەموو سەری بڵێن 20 مانگە پارە بن ئیشی خەڵک باشە خەڵکی بژەی ژیانی باشە بێت زیاتر دێتە بازار و زیاتر هاتووە بەڵێ باشە لە وڵاتانی دیکە دەبینین کاتێک بڕارێکی لەم شێوازە دەدرێت کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە ئەگەڕێنەوە بۆ پەرلەمان وە کاتێک قەرارەکەش لا دەبن هەر دەگەڕێنەوە پەرلەمان بڕاردا بەس ئێرە دەبینین پەرلەمان هیچ ینی هەڵوێ بۆچی ینی حساب بۆ پەرلەمان ناکرێت لە کاتێکا پەرلەمان ینی دەستگایەکی یاسادانانە آخر لە وڵاتی ئێمە ناوی چێ بە یاسانی ینی پەرلەمان هەر کەسە بۆ خۆیەتی تێگەی پەرلەمان ئیشی چیە بۆ مەگەر پەیوەندی بە خەڵکەوە نییە هیچی بۆ کەسنەوە خەڵکی خۆی یانی بەنسبەت خەڵکی سلێمانی خەڵکی ڕێک و پێگەی خەڵکی نیشتان پەروەردە خەڵکی بە وەفایە بەرامبەر هەموو کەسێک تێگەی هیچیشان بۆ خەڵک نەکردو بەڕاستی تا ئێستا پێت وایە مانگەکانی دیکە بەم شێوازە بتوان موچە بدەن و لێبڕی نەمێن وڵای تێ پشتیوانی خۆی گەورە بە قەنەعەتی تۆ ئەتوانن وڵای ئەتوانن بیکەن بە زیایژە بێن بەس ئەگەر ناوی چییە بیان ئەتوانن بەڵێ ئەتوانن پارێکی زۆری تیایم کوردستانە هەمووی ژێری نەوتە کاکەجان ئەی چۆن ئەی بۆ ناکرێت ئێستا و کاکەی باسی کرد زۆر وڵاتی ئەوروپیمان هەیە ینی هیچ سەرەتێکی نیشتیمانی وەکو وڵاتی خۆمانی نییە بەس گەشت و گوشتاری هەیە ئێستا ئەردەن هیچی هەیە بەس لەسەر سیاحەتە تێگەی بژێ و خەڵکە شەیات و بڕێژێ و ژیانی خەڵکی ڕابڕێەوە بەس ئێمە چەند ساڵە جاری وا بۆ نایشێ بە 100 مشێکمان وەرگتۆ تێگەی سلمانێکی شەر نەدراوە ئەم لە ساڵانی بەڵێ لێ براوە بەس ئەمە من دەستخۆشیان لەکەم هیوادارم تا سەر بێ تێگەی و حەقی خەڵکیشە خۆمە ئازایەتی نییە کاتی ڕوخانی حکوومەتی باس مامۆستایان 1 ساڵ بەبێ موشە دەبەرەوەی ناوی ئیتماجی وەتانی نیشتوانیانە بۆ وڵاتەکە و بۆ کوردستان تێگەی 1 ساڵ 2 ساڵ بێ موشەکردیان ئەبێوانی وەفایوان هەیە بۆ خەڵکە کاریگەریەکەی ئەوەیە کابرا ئەگەر پارەی پێ بێتە بازار و ڕۆژانەیە شتەک ڕێە بۆ ئێمە ئیسیفادەی هەیە بۆ کابراکی دوکاناری سیفادەی هەیە لە هەموو ڕویەکە بۆ خەڵکی سیفادەی لێەکە بەڵام ئەگەر من پارەم پێ نەبێت چی بکەم بە چی شت کڕم کابرا جاری وایە سوار پاس بۆ لەگەڵ ئێمە لەو کاتێک کە بێموچە بۆ ئەمانە جاری وا بۆ ئێمە 20 نەفەرمان سەرخستووە یعنی زۆر جار کە نەفەرمانبار کردووە کابرا پارەی پێ نەبوو خۆ لە 500 دینارەکەی پێ نەبوو بیا خۆ لە ڕوو پێ عیبە بڵێ کاکە ئەمە چیە پارەی نەیاوە یعنی زۆر جار لە سیارەکە خۆمە ئەو شانە ڕوویەوە هەر جۆشمان پێێنەوە بەس ئەگەر کابرا پێ بێ خۆ سەردانەکە بە 500 دینار وانە خۆ بژێوی خەڵکە باشە ئێستا جەنابەت پێت وایە ئەمە دەستکەوتێکی گەورەی بۆ حکوومەت لێبڕینی لابردووە یاخود ئەمە ئەبواە زووتر ئەم بڕیاریان وڵای ئەمە ئیششی باشی کردووە ئەمە کە ئەم لێبڕینەی لابردووە موچ بۆ لەسەر موچەی خەڵک بەڵام ئەبواە لەو چەند مانگی لەمە بێژیش ئەمە بکرایە ناک ئێسا یا ئەمە بەردەوام بێ ئەم لێبڕینی موچەیە ئەمە کە ئێستا لێبڕێکە لەم حاڵەتەیە کە ئێستا موچەی خەڵک بە کاملی با بڵێن ئەمە بۆ مانگە نەبێ بۆ 2 مانگ نەبێ بە دایمی بێ نەک مانگە بیاتێ و مانگی دوایی تر دەستکاتوانن ینی لە توانایانە هەیە ینی هەموو مانگە بە کاملی بیە وڵی بۆچی لە توانیانە نییە بە دەست خۆیانە پارەکە بەش ناکە ئێ وەڵی ترەوەیان خۆیان نەزان بەس بۆچی نیانە خۆ لەخوا بەزیابێ ئەمە لەو بە ڕێزانە کە جەنابش گوێ لێ بەباسیەوەی کرد ئێمە وڵاتێکی سەرۆتی نیشتیمانی زۆر گەورەمان هەیە بەڵام کەچی ناتوانانی موچەی خەڵک بدەن کە موچە لە زۆر وڵاتە هەر هەواڵ نییە هەر شتێکیەوەنە نییە بکرێت بە هەواڵ و بە مژدەوانە شتێکی ڕۆڵە بەس لا ئێمە کاکە ئەوەی لێ هاتۆ لا ئێمە سا هەموو شتێکمان ئێمە بەس کێشەمان موچێ ئەو خەڵکە ئێستا کاکە گیان لەبەرەوەی هەر هەمووی کێشەی موچەیە ئەگەر موچە بیرێ خەڵک ڕۆژانە پارەی پێ شتێ بکڕێ بێت کەسابەتێکی بێگابەت ئەگەر پێی نەبێت کابرا چی بکە هیچی پێ بۆ ناگەڕێنەوە بۆ پەرلەمان بۆم بڕیارانی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە پەرلەمانیش لەوانەیە کاکە پەرلەمان دەسەڵاتی چی بێ بەڵام دەستگایەکی یاسادانانە
کە ڕاستەوخۆ خەڵک هەڵی بژار چاکە خۆ هەڵما بژاردونی خەڵک هەمووی ئەوانەیە ئێستا کە لێ هەمووی لێ دانیشتوی هەڵی بژاردوین هەمووی ئێمە بووین ئەم خەڵکە بووە دەنگی پیاوە با پێ بڵم بەڵام کە ئەبرا کە لێ هیچ دەسەڵاتیشی نێبێت چی بکە دەسەڵاتی نیە با هاتەوارە شەڕە سەر من کە حکوومەتەکە چی بکە حکوومەتەی کە ئێستا دەسەڵاتدارە بە پەرلەمان دەنگی پێداوە بۆچی بۆ حاڵەتە گەڕێنەوە بۆ پەرلەمان بەڵام بۆ بڕارێکی لەم شێوازە کە بڕیاریاندا لێبڕین دانێن و وێستش لایەن بردو هەر نەگەڕانەوە بۆ والله ئەوە لە دەسەڵاتی بڵێم چی بە قورعان نازانم ئەوە لە دەسەڵاتی پەرلەمانە لەوانەیە نەبێ ئەوانیش لە سەر و خۆیانەوە ئەوانیش دەسەڵاتیان قەناعەتی تۆ توان مانگەکانی داهات و بەردەوام بێ لێبڕین نەبێ پەنا بەخوای گەورە بەشتم ئینشەڵڵا ئەمە هەتا سەر بێ ئەم لێبڕینە دەست پێ نەکات و مانگی بێ و دوای مانگی داهات و درهەمدی دەستکەنەوە بە لێبڕین و خەڵک ئاوا لێ بکەنەوە بەتەبعاً بێ داوای لێبوردن لە خەڵکن هیچ شانازەیەکی پێوە ناکرێت لێبڕینی موچانێشتووە حەقی خەڵک مافی خۆیەتی موچەی خۆی وەردی لە کاتی خۆیان بەبێ لێبڕین بینین لە هیچ وڵاتێکی دیکار نبینین کەەوە ئەوە وڵاتانش کە قەیرانی تێدایە موچە ئەوانە هەواڵێکی ئەوەنە گرنگ نین بکەن بە موژدە بەس لای خۆمان لێبڕینەکەی کە لای براوە کراوە بە موژدە و زۆر جارکاڵێنەوە موچات بە هەواڵێکی زۆر گرنگدایە ڕاستە فەرمی دابشکنی موچەشیان کردو بە مژدانە بە لای خەڵکەوە ئەمە لە هیچ شوێنەکانیە بە مژدە هەر ڕۆژەی وەزارەتە دابشە بریانە بە مژدە بەردەوامی بێ ئاگەمان لە تەلەڤیزیۆن بزانین هەواڵی موچەکەی ئەبێم شۆ بزانین چی وەزارەتی موچەوەرەگرێ بە مژدە لا ئەمە وایە تر هەمووی بە پەلە و بە مژدە کاریگەری خراپی لەسەر دەرونی هاوڵاتی نییە بەگشتی بە بەردەوامیاوم تا بە بزانێ موچەکەی چی بەسەر دێ مانگی داهات و چەنی لێبڕن چەنی پێدەنەوە بە تاشید وایە کەس لە هیچ شتێ دڵنیان نییە ستامانەڵێ بەبێ لێبڕین بۆ مانگی داهات و دڵنیانی کە بەبێ لێبڕیان بە لێبڕین و دابەشەگرێت بۆ یەکمانە یانێ مانێکی بە شێوکی کە دابش دڵنیایەک نییە کە بەردەوام تاشیدی دڵنیایەک نییە دەبینین لە وڵاتانی دیکە شتێکە پەیوەندی ڕاستەخۆی بە خەڵکەوە بێگەڕێنەوە بۆ پەرلەمان پەرلەمان بڕیارەدا ئێستا بینیمان لێبڕینی موسە کە بڕیاری لێدرا نەگەڕانەوە بۆ پەرلەمان ئێستش کە لایەن بردووە هەر نەگەڕانەوە بۆ پەرلەمان کە پەرلەمانەوە بڕیارە بدا بۆچی ناگەڕێنەوە بۆ پەرلەمان لەگەڵ تێکە ئەوە ئیشی پەرلەمانەکە لێرە بەس حیزب دەورە بینێ پەیوەندی پەرلەمان و حکوومەتەوە نییە بەدەست خۆیانە حیزبەکان کەی مەساڵحیان بوو بڕیاری لێ ئێستاش هەڵبژاردن نزیک بەدەوە بۆی هەڵبژاردنەکانەوە ئەم بڕیارانە کاریگەری هەڵبژاردنە بە تاشید بە بۆنی هەڵبژاردنەوەیە دوای هەڵبژاردن لە سەد لێبڕینەکە دەست پێکاتەوە گرنگی نییە کە بەردەوام نییە بە تاشید جەنابەت پێت وایە مانگەکانی داهاتوو هەتا بڵین دوای هەڵبژاردن و پێش هەڵبژاردنش ئەتوانن بە فعلی بتوانن ئەو لێبڕینە نەمێنە موچەی کاملی ئێستاش ئەتوانن پێشتری ژیانتوانی بەس خۆیان نایەن ئەیانتوان پێشتری بە تاشی دەیانتوانی بە ئێستا لەبەر هەڵبژاردنە دوای هەڵبژاردن بە تاشی وەکو خۆی دێتەوە واللهی ئەگەر ئەو پارە بن هەم بۆ بینی میلەتیش باشە بۆ حکوومەتیش باشە چونکە ئەگەر پارەکە بن خەڵک دەتوانێت پارەی کارەبای حکوومەت باهی ماڵان پارەی ئاو باهی ماڵان خۆی حکوومەت و میلەت بەیەکۆن ئەگەر یەکێکیان شکست بێ هەردووکیان تووشی شکست دەبن بەلای منەوە وایە ئەمە شایانی بۆ نمونە وەکوتمان ئەوەیە کە ئەوان داوای لێبوردن لە خەڵک بکەن یاخود ئەبێ چاوەڕێوە بن خەڵک دەستخۆشیان وەڵی شتی باش هەر کەسێ بیکە ئەبێ سپاس بکرێت هەر کەسێ بیکات چکە شتی باش سوودی بۆ هەموو لایەکەیە بەڕاستی لە وڵاتانی دیکە دەبینین هەواڵی موچە و ئەوانە وەکو مژدە نادرێ بە خەڵک موچار هەواڵ نییە سیستەمێکە ڕۆزمانگانەدانراوە خەڵک موچەی خۆی وەردەگرێت بەس لێرە بۆچی ئەوەنە با بڵین کارەکەوای لێ هاتووە موچە بۆتە موژدەیەک بۆ خەڵک یانی وەکو موژدە پێدەن خەڵک چاوەڕێ بزانیان مانگە چەند وەرەگرێ مانگی داهات و چەندی لێ بڕن مانگی داهات و چۆن زیادە بێتەوە لێرە وەکو وڵاتان نییە هەموو کەسێک گەزانەیە کە ئەم وڵاتە وەکو وڵاتان مقارنە ناکرێت بە وڵاتان بەڵام ئێستا خۆ ئێمە هەر لە پاڵ عێراقین عێراقش لە قەیرانێکی گەورایە بەس لە عێراق موچەوەنە هەواڵێکی گەورە نییە وەکو موژدە بیدەن بە خەڵک باوەڕەکەی ئەوانی شەرکەم و کوڕیان هەیە وەکو ئێمە خۆی وڵاتی عێراق هەمووی بە ئامە کەشتێک وایە کە لە شوێنێک کۆکوونی تیا بوو بەڕای من ئەگەر درەنگیشی پێچێک کێشە بۆ هەمووی دروست دەکات ئەگەر لە خۆشییا بێ هەمووی لە خۆشیایە ئەگەر لە ناخۆشییا بێ هەموو یەکرێتەوە پەرلەمان شوێنێکی دەستگایەکی یاسادانانە زۆر بڕیاری گرنگ دەبێت لەوێەوە دەربچێت بینیمان لێبڕینی موچە کە بڕیاری لێدرا نەگەڕانەوە بۆ پەرلەمان حکوومەت خۆی بڕیاریدا ئێستش کە لا براوە دیسان هەر نەگەڕانەوە بۆ پەرلەمان حکوومەت بڕیاری خۆیدا کە لێبڕینەکە نەمێنێت بۆچی ناگەڕێنەوە بۆ ئەم برارە قورسانە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە ڕێی پەرلەمان وەرگرت وەڵی ڕەنگە بۆیان جێبەجێ نەکرێت ئەگەر هەموو کەسێ شتی چاکی بۆ بکرێ حەزەکا بیکە بەس لەوە چێ حکوومەت نەتوانێت بیکات ئەو توانایە نەبێ بیکە ئەگینا ئەگەر بۆی بکرێ هەموو کەسێ حەزەکە ئیشی باش بۆ خۆی بکات ئێستا تۆ دوایە مانگی داهاتوو بۆ مانگەکانی تریش بتوانن موچە بە کاملی بدەن و لێبڕین نەمێنن
والله ئەویان لە بەقەنەعەتی من لەوە ناچێ بتوانن لەوە ناچێ بتوانێت چونکە ئەم وڵاتە هەمووی لە یەک لاوە ناگیرە لە هەموو لاکانەوە هەر گوشاری لەسەرە لە یەک لاوە گوشاری لەسەر نییە وڵاتەکە ئێمەتیایی لە هەموو شوێنەکانەوە ناحەزیە لە هەموو شوێنەکە گوشاری لەسەرە لەبەرەوەی تۆ ناتوانانی مقارنەیکەی بە وڵاتێکی وەکو وڵاتانی ئەوروپا بەڕاستی ئەگەر ببێ لەوانەیە حەسکەن کە ئیشەکە بەڕێک و پێکی بڕوە بەس لەوانەیە لە قودرەتی دەسەڵاتی ئەوانیشانە بێت کۆی ئەگەر ببێ تۆ ئێسەکانێ بدەوێ ئیشێ بکەی حەزەکەی سەرکەوتوبی ئەگەر سەرکەوتو نەبی بەدەست خۆتە هەندێجار لە دەست خۆتانە لە وڵاتانی دیکەش بە وڵاتانەی کە قەیرانی داراییشیان هەیە و لە ناو قەیرانی داراییدان هەواڵی موچە هەواڵێکی ئەوەندە گرنگ نییە کە وەکو موژدە بدرێ بە خەڵک بەڵام بەداخەوە لێرە لە هەرێمی کوردستان کاتێک ئەو ڕۆژانەی کە موچە دەدرێ ڕۆژانی پێشتر وەکو موژدەیەک بە خەڵکی دەدەن یاخود ئێستا کە لێبڕینی موچە نەباوە وەکو موژدەیەک وەکو دەستکەوتێک حکومەت سەیرەکە بۆ خۆی کە بەداخەوە مافێکی سەرەتایی فەرمانبەرانە کە موچەکانیان لە بەرامبەر ئەرکەکانیانە وەربگرن ئێمە بەردەوام بین لەسەرم تەوەرەیە بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنە وڵات. لە دوای ناوبڕەکەەوە سلااوان لێبێت دەمەوێت لەسەر بڕیاری هەڵگرتنی لێبڕینی موچە کە ئەمڕۆ درراوە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان قسە بکەم بزانم ئەم بڕیارەوەکو دەستکەوتێک دەبینن بۆ حکومەت یاخود نەخێر حکومەت لە بەرامبەر دەبێت لە بەرامبەر ئەوەی کە چەند مانگێکە موچەی بە لێبڕینەوە دابش کردو دەبێت داوای لێبردن لە هاوڵاتیان بکە بۆچی حکومەت بۆ ئەم بڕیارە چارەنووسازانە کە پەیوەندی بە بژێوی خەڵکەوە هەیە ناگەڕێتەوە بۆ پەرلەمان بۆچی پەرلەمان قسەی نییە لەسەر ئەم موچەی خەڵک کە بژێوی خەڵکە ئایا بە قەنەعەتی خەڵک و هاوڵاتیان لێبڕینی موچە و موچەی کامل بۆ مانگەکانی دیکە بەردەوام دەبێت خودنا لەگەڵمانە بن بە بەشێک لە هاوڵاتیان وەرگن. جەنابەت ئەم بڕیارە چۆن هەڵەسەنگێنی ئەمە شایانی دەستخۆشی یاخود نەخێرە بێ سەرانی حکومەت داوای لێبڕین لە خەڵک بکەن کە مانگەکانی تریش لێبڕینی موچە و بەشێک لە موچەی خەڵکیان وڵی هیوادارم ئەم لێبڕینە نەمێنێ بە بەردەوامی هەبێت و حکومەتی شاگەی لەو خەڵکە بیانی لە موچە خۆران بە تایبەتی بزانەوە زە بزانانی خەڵک چۆنە بە چێ ڕات لە وڵاتانی دیکە دەبینین هەر بڕیارێک کە پەیوەندی ڕاستەخۆی بە خەڵکەوە بێگەڕێنەوە بۆ پەرلەمانەوە بڕیارەدا بەڵام لای خۆمان بینیمان لێبڕینی موچە کە موچەی خەڵکە و پەیوەندیدارە بە خەڵکەوە نەبۆ بڕیارەکەی و نەبۆ لابرنەکەشی نەگەڕانەوە بۆ پەرلەمان ئەو کار چییە؟ دەستگایەکی گەورەی وەکو پەرلەمان ناگەڕێنەوە بۆی و بڕیارەکان لێوە دەبێت وڵی شتەکە خۆی دیارە پێویست بەوەی ناکات ینی وڵی هەڵێن چیەوە گارەکەی نازانم حکوومەتە ئەو کەسانی کە ئێستا لە حکوومەتان لە ڕێگەی پەرلەمانەوە ئەو دەسەڵاتیان وەرنەگرتووە کاتی خۆی پەرلەمان دەنگی پێ نەداون ئەوانی بچۆتەوە شتەکان خۆت دەزانین چۆنە گۆزرە ینی هیچ دەسەڵات پەرلەمان چی بڵێ لەوە پێیان کرابێ چەند کەسێک دیارە کە ئیشی پەرلەمانیە کات و ئیتر هەرەوەیە زیاتر نییە پێت وایە مانگەکانی تر بتوان بە کاملی موچە بن واللهی ئەوە کردە سەر حکومەت خۆی قەنەعەتی تۆ بە قەنەعەتی من ئەگەر بە بشێوە بڕە حکومەتی عێراقی ئەو مەسەڵەن هاوکاری بنێرێ و 200 ملیۆن 200 ملیارە پێشی دانی بەردەوام بێت بەبێ حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم ناتوانێت خۆی بتە واللهی بڵێم چی وڵاتی خۆمان خاوەنی زۆر سەرۆتی نیشتیمانین وەکو غاز وەکو نەوت وەکو با بڵێن بواری گەشتیاری دەبینین لە زۆر شتەوە ئێمە وڵاتێکی دەوڵەمەندی تەواو بە تەکی دوایە بەڵام کە ناکرێت چی ئەەکەی دانی تۆ هەیە بۆیان چ قسەیە تەنها دەستخۆشیم بۆیان هەیە و بتوان کە ئاگیان لە بازار بێ ئەگەیان لە موچە خۆران بێ وڵای بە هەردوو بارەکە ینی وە دەبێت داوای لێبردنەوە خەڵکە بکە حەقی خۆیەتی مستحقاتی خۆیەتی بیاتێ وەجێگای دەستخۆشی لەمە کاتە کە لێبڕینی موچە نەماوە و موچە خۆرانی ژانی دڵخۆشە بن بۆ بڕیارە بەڕاستی لە وڵاتانی دیکە دەبینین هەر بڕیارێک کە پەیوەندی ڕاستەخۆی بە خەڵکەوە بێ دەگەڕێنەوە بۆ پەرلەمانەوە بڕیارەدا بەڵام لێرە دەبینیمان لێبڕینی موچە کە پەیوەندیدارە بە بژێوی خەڵکەوە نەبوو بڕیارەکەی و نەبوو لابردنەکەی چی ناگەڕێنەوە بۆ پەرلەمان هۆکار چی؟ وڵی پەرلەمان کارێکی
ینی لەبەر ناڕات بەڕاستی هیچی بەدەست نیە ئێستا هەموو شتەکان لە ئەنجومەنی وەزیران و حکوومەتە ئەگەر بگەرێتەوە بۆ پەرلەمان قەراری بات باشترە بەس ناگەڕێتەوە بۆ پەرلەمان کار چییە مەگەر پەرلەمان هەر دەنگی بەو حکوومەتە نەداوە حکوومەت لە ڕێگەی پەرلەمانەوە دروست نەبوو وڵی لێرە شتەکان عکسە بێتەوە یانی لێرە وەکو ئەوروپانیە بڵێ هەموو شتێک گەڕێتەوە بۆ پەرلەمان و دەوڵەتێکی دیموکراسیە و ئەمە فەرقا لەگەڵ شەڕقی وسەطە وایە ئێرە فەرقەکە ئەگەر شتەکان بگەڕێتەوە بۆ پەرلەمان و قەرار لە پەرلەمانەوە بدرێت ئەو کەسانی کە هەڵبژێراون لە پەرلەمانان ئەو دەنگی خەڵکیان بەدەستێناوە ئەوان ینی وجدانی خۆیان مرتاحەکەن لەبەروی کە ئەو دەنگیان بە زایع نەچێ و ئەو خەڵکە داوایشیان لێکە ئەوە ینی بێنە کایەوە بەڵام شتەکان عکسە بێتەوە لێرە ینی شتەکان ئێستا بۆتە حیزبی یعنی تا حیزب قەرایی لێ نەدرێت زۆر جار شتەکە نایەتە حاڵەتی بوونەوە بەڕاستی ببینین لە وڵاتانی دیکە هەتا وڵاتانش کە قەیرانی تایە مەسلەی موچەدانی خەڵکو و ئەم بابەتانە هەواڵێکی ینی مژدەبەخش نییە شتێکی سیستەمێکەوە ئەتیادیێڕوە بەس لای خۆمان ینی بۆتە مژدە بۆ خەڵک یان یەکەن بە مژدەیەکی گەورە بە جۆرێک ینی بڵاوەکەنەوە کە هەواڵێکی گرنگە باشە بۆ تا ئێستا موچە کە سەرەتاییتری مافەن حکوومەت ناتوانێت بیدا ئایا بەڕاستی ناتوانێت بیداست ئەو هەموو با بڵێن سەر چاوە سروش شتێمانەیە لە وڵاتی خۆمان زانچێ لە وڵاتی ئێمە قەیران زۆرە قەیرانەکان ئەوە زۆرەکەن بەسەرێکەوە هەر قەیرانێکە بڵێن موچەیە کارەبایە ئاوە دوایە کە یەکیان هیچیان کە ئەڵێن کاکەوە موچە لێبڕین نەما خەڵکە دڵخۆشە بێ یا ئەڵێن کارەبا بوویەوە 24 ساعت خەڵکە دڵخۆشە بێ قەیرانەکان زۆرن زۆر بشان دروستکراون یعنی ئەوە نیە بڵێ نتوانن چارەسەری بکەن بەڵێ بەتاکید پێ دوای مانگەکانی تر بتوانن بەبێ لێبڕن بە کاملی موچە بدەن وڵا هیوادارین خەما خەڵ کەرکووک یعنی بەداخەوە کەرکووکیستە دەستی پێکرد بە مەڵ حەیف و سفر خەڵک هەمووی دانیشتووە ئیش و کار نەماوە معاش نەدراوە یعنی حتا کەیەوە سێریکەی دکتۆریکی ببینی تۆ بڕە بۆ لای 20,000 15,000 ئەگەر نیتە چیکەی یعنی داماوەنیستە من لەو ژۆرە بیدەم ڕۆژی 5,000 موچە وەردەگری من لە هەموو شۆنێک بەڵام نییە ئەمانەوەی زیادیکەن یعنی کایە و حکومەتە حتا کەیەوە تر نابن لەکوێ لە حکوومەتی هەرێم موچە وەردەگری حکوومەتی بەغا یعنی ئەمانەوەی ڕعایە تۆزە زیادیکەن بکەن 400 خۆ کفر نابێت هەموو بۆ خۆتان نییە یعنی ئەو بازارێستە بڕەوەیتەوە 3 کیلۆ تۆماتە بکڕی هیچ نەبێت 4,500 وایە وانە بەڵام جلوبەرگ غازیە هیچی کابرایەکی وایەڕۆتە لە عەسراوراغ کابرایەکی وایەڕۆتە بە دەرشەق کابرایەک هاتەوە قدەوە دوقات نییە کابرات هەردوو چاوی نییە یعنی سەری بکەن خوایە بیکە چاوتان بانزین گرام و ئامن دەبلا چی ساک تەکسێک لە بانزین گرام بوو ئێمە عیلاقەمان چیە برسێن ئەی بۆ ناگرنەوە دکتۆرێکی مدیر خەستەخانەی عیادەی بۆ چێت معاشەکەی کەمە یعنی ئەمانەوە زیادیکەن برابر سێگن بەڕێزاوەکو بینیتان هاوڵاتیان باز لەوەکەن حکوومەت پێشەوەی دەستخۆشی لێ بکەین دەبێت داوای لێبردن لە هاوڵاتی بکە بۆ فەرمانبەران کاکە نەیتوانێت وەکو پێویست موچیان پێبدا و کاتی موچە دیارنیەوە بەشێکی زۆر لە موچەی بڕاوە لە مانگەکانی پێشەوە بۆیە سەرەتا داوای لێبردن بکە پاشان خەڵکیش چاوەڕێی بڕیاری زۆر باشتر لە حکوومەت دەکەن چونکە خەڵک چەند ساڵێکی زۆرە بەدەست قەیرانی دارایی و لێبڕینی موچە و پاشەکەوتی موچە و ناڵاندوێتی نەیزانیوەکەی موچە وەرەگرێ بۆیە ئێستا کە بڕیارێکی لەم شێوازە خەڵک دڵی پێی خۆشە بەڵام حکوومەتیش بتوانێت بەردەوام بێت لەسەرەوەی کە مانگانە موچەی خۆی بە کاملی بدات بەڵام بەداخەوە باسییان لەوە کرد حکوومەت لێرە ئەوەندەی کە بڕیارەکان خۆی دێدا ئەوەندە ناگەڕێتەوە بۆ پەرلەمان چونکە دەستگای پەرلەمان و دەسەڵاتی یاسادانان لە ناو حکوومەتی هەرێمە زۆر بە گرنگیەوە تەماشا ناکرێت لە کاتێکا کە حکوومەت خۆی لە پەرلەمانەوە دەسەڵاتی وەرگرتووە پەرلەمان دەنگی پێداوە بەڵام بۆ ئەم بڕیارە چارە نووسازانە کە پەیوەندی بە بژێوی خەڵکەوەیە ناگەڕێتەوە بۆ پەرلەمان ئەمەش کە خەڵک وەکو گلەی لە حکوومەت دەیکات کە بتوانن لە ڕێگەی پەرلەمانەوە بتوانێت ئەو بڕیارانە بدا و پەرلەمانتارەکانیش بتوانن بە بەردەوامی قسە لەسەر بژێوی خەڵک بکەن موچەی خەڵک بکەن تاوەکو خەڵک لە دوای ئەو چەند ساڵە قەیرانە دارایی کە بەدەستیەوە ناڵاندوێتی ئاهەیەک بە دڵی خەڵکا بێتەوە بژێوی خەڵک و بازار باش بێتەوە بۆی خەڵک بتوانن تا ڕادەیەک بەسەر و قەیرانە دارایی کە بەسەریان هاتووە زاڵ بن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ